والله برام ئەوە تا ئەلوە چۆڵە تۆپانی تێکە بۆ خۆت. سڵاو لێ بێوەکو کاسبکارانی ئەلوەی کەلار گرفتان چییە و دۆخی ئەلوەکە چۆنە لە یاسا؟ کاکە پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کاکە وەڵی ئەم ڕێ بۆتە مشکلە بۆ ئەلوە بۆتە مشکلە بۆ کرێکار بۆتە مشکلە بۆ کاسبکاران یعنی ئەم ڕێ ئەلوە عیبی نییە و ناوکەکە بەس بزان دوو ڕۆژ ئیش هەیە یەکسەر ئەم سەیتەرەی باو مەحموودە داخن ئەمەی قەرەتەبە داخن ئەمەی جلەولا داخن داوای پاراکەن 1 کیلۆ غەراز ناڕوات یعنی تر نازانین ئەم خەڵکە بۆ کێڕات چی بکات هیچ ئیشێ نەماوە من 5 کریەکارمەیە ئەوە تە دانیشتنە لە بەیانیوە 500 کیلۆ غەرازم نەفرۆشتووە دوو ڕۆژ ئیش باش بوو ئەوەتە لە ئێوارەوە کیلۆی غەراز سێپەر ناوێت لەکەیەوە سەیتەرەکە داخرا وەڵای لە دوێنێ عەسرۆ دەستی پێ کردووە یعنی خەڵکێکی لە سلێمانیە فەقیرە سایق کەنتەر ئەڕا بە سلێمانی سێرەکەی ڕێ نییە ئەگەڕێتەوە ئێژن لە باوە مەحمید ئەڕا بۆ باوە مەحمید کتابی کتابەکە درێژە کاکە بگەڕێ دواوە بۆچی ئەوها ماوەوە نییە وا ئاگادار بن ئەو بازگەیە داخرێ ناڵن کاسبکاران بار بنە ناوچەکانی خواروی عێراق وەڵی برام نازانم داوای پاراکەن داوای گمرکەکەن تکاکەین ئەم شتە کۆتایی بێ ئەم خەڵکەش بۆ خۆی کشتی کاسبکارە و کشتی کوڕی فەقیرە و کشتی دوو دینار دەرەکات ئەوش نەماوە بەخوا ئیسا من خۆم حالیان دوو سیارەمەیە لە سەیتەرەی ساڵاقە بۆ خۆیان خەوتنە نەئەتوانن بێژم بێنەوە کاکە نەئەتوانن بڕۆنیش نازانین وەڵی کشتی یا لە زەرەرە ئەگەر تا زیاتر بمێنێتەوە بارەکانش خراپە بێتەوە بەتەکید 100% دەمە خۆی باری تەڕە وایە دوو ڕۆژ نەچوو سێ ڕۆژ نەچوە بێ بیتێری تۆ یان فڕیدەی ئەگەر بارەکەت بای 2 ملیۆن و 500,000 بۆ ناگرێتەوە ئەرەوەڵا وای کردووە ینی دۆخی ئەلوەکە خراپێت و وەڵی برام ئەوە تا ئەلوە چۆڵە تۆپانی تێکە بۆ خۆت تا دوێنێ عیبینە و پێرەکە عیبینە و ئەوەی سا هەم ڕیان بەسا و کیلۆیە غەراز ناڕات ئەرەوەڵا داواکاریتان چێەوە داواکاریمان لە حکوومەتی هەرێمەیە ئەم کێشەمان بۆ چارەسەر کات یعنی بڕواتان بێت ئەلوە وای لێ هاتووە بۆ زۆر تێن بە ئەلوە هیچ ئیشێ نەماوە بیکەین تۆزێ ئیش بۆ ئیشش نەماوە خوای زانێمە چیە دانەمانە دوو ڕۆژ ئیش بووە ئەم دوو ڕۆژ ئەوەتە لە ئێوارەکەی یەکسەر ڕێگەیان بەسالێمە